لە یادی 127 ساڵی ڕۆژنامەگەری کوردی هیوادارم لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە سۆران هەڵوێستەیەک بکرێت لەسەر کاری ڕاگەیاندن و کاری میدیایی کە بەداخەوە لێرە ڕۆژ لە دوای ڕۆژ کاری میدیایی یان ڕاگەیاندن یان بواری ڕۆژنامەگەری ڕۆژ لە دوای ڕۆژ بەرتەس ئەکرێتەوە، ڕێگری ئەکرێ، زانیاری بە ڕۆژنامەنووسان و پامنێران نادرێت، جیاوازی ئەکرێت لە پێدانی زانیاری، زۆرجار چاوسۆرکردنەوەشی تێکەوێ. هەڵبەتە لەگەڵ هێنانەکەی ئیدارەی سربەخۆی سۆران ئێمەی ڕۆژنامەنووس و میدیاکارن ومێدەکمان هەبوو بەوەی کاری ڕۆژنامەنووسی و میدیاکاران لەو سنوورە ئازادی زیاتر وەربگرێ، کاری فراوانتر بتوانین ئەنجام بدەین، بەڵام بەداخەوە بەرتەسکردنەوەی ئازادی کاری میدیایی لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بەردەوامی هەیە. ڕێگری گرتن، چاوسورکردنەوە، ڕێگەنەدان بەوەی ڕۆژنامەنووس و بەشێک لە کەناڵەکان سەردانی بەشێک لە قەزایەکان و هەروە نەحیەکانی ئەو ئیدارەیە بکەن بۆ ڕووماڵی بەشێک لە هەم چاڵاکیەکان هەمیش ڕووماڵی ئەو ڕووداوە خوازراوانەی کە لەو ناوچاوانە ڕوودەدەن. ئەمەش بەڕاستی کارێکی مەترسیدارە، بۆیە تەمەنا دەکەین کە ئەو مەترسیانە بڕەوێنەوە. لە سنووری ئیدارەی سۆران ڕێگریەکان بەردەوامن، حتا ئەو ڕێگریانە بە بیانووی زۆر لاواز لە هەندێک شوێن ڕۆژنامەنووسان ناتوان بە ئاسانی بستنە ئەو ناوچانە بە بیانووی زۆر لاواز، هیچ بیانوویەکی یاساییان نییە کە ڕێگری لە ڕۆژنامەنووسانەکەن و ناوچەی جەنجینین، ناوچەی خەتەریات نین لەسەر ئەمنیەتی قەومی یان هیچ بیانوویەکی یاسایی نییە کە ڕێگری لە ڕۆژنامەنووسانە کرێت. بە نمونەی ئەو دوایانەی کە لە مێرگەسۆر ڕۆژنامەنووسانی دەرەوەی دەسەڵاتی ئەم ناوچەیە بە هیچ شێوەیەک ڕێگەیان پێ نەئەدرا بچن ئەو ناوچەیە ڕووماڵی کات ڕۆژنامەنووسی خۆیان بکەن و ئیشی خۆیان بکەن بە بیانووی زۆر لاواز. و هەروەها ناوچەی سیدەکان کە بە بیانووی کە ناوچەیەکی جەنجیە ڕێگە بە ڕۆژنامەنووسان نادێت، ئەگەر ڕێگەشان پێ بدرێت لێکۆڵینەوەی زۆریان لەگەڵەکرێت دەبێ هەموو کەلوپەل و پێداویستەکانیان بپشکندرێت بۆی بزانن چیەکەن و راپۆرتەکانیان دەربارەی ئەو بابەتانێک وای کردو لەو ناوچەی ئەمە کاری لەسەر بکەین، بابەتی زیاتر ژینگەی و هەروەها با بڵێن گەشتیاری و زۆرێک لەم بابەتانە هەن کە بەداخەوە بۆ ئێمەی میدیاکاران یاخود ڕۆژنامەنووسان بەگشتی هێندێک بابەت تاوەکو ئێستا ئازادی بێ ئێمە نەدراوەکەوە لەسەر ئەم بابەتانە قسە بکەین. بۆیە داواکاری ئێمەش لەم ڕۆژەدا ئەوەیەکەوە لەمە دووە لە ڕۆژانی داهاتوو بتواندرێت ئازادیەکی تەواو بدرێت بە ڕۆژنامەنووسانی ئیدارەی سربەخۆی سۆران. لە هەرێمی کوردستان یاسای ژمارە 35 هەیە کە یاسای ڕۆژنامەگەریە لەو ناوچەیە. ئەو یاسایەکی زۆر باش و پێویستە کە جێبەجێ بکرێت لە هەرێمی کوردستان، چونکە ئەم یاسایە زامنی برینەکانی ڕۆژنامەنووسانەکە، چونکە ئەو یاسایە هەموو پێوەر و بنەمایش تێدا لەوەی بتوانین ڕۆژنامەنووس لە کاتی کارکردندا بپارێزرێ و ڕۆژنامەنووس و ڕاگەیاندکاران بتوانن بە شێوەی ئارام و لە دۆخەکی تەندروستدا کارە ڕۆژنامەوانیەکانی خۆیان بکەن و ئەوەی کە پێویستە کاری لەسەر بکەن جێبەجێ بکەن.